بلام رب العالمين لهمان كاتا هج پیغمبرێکی سەرخز بێ بەسەر کافران و ناحەزان و نەیاران ئیلا تەنگ و چەڵەمەی بینیوە، ئیلا ئەزیەت و ئازاری بینیوە، دەربەدەری شار و وڵات و مەملەکەتی بینیوە. با ئێمەوا نەزانین بەبێ ئەوەی مسلمانان شەهید بدەن، بەبێ ئەوەی خەڵتانی خوێن بن، بەبێ ئەوەی ماڵ و سەروەت و سامانیان وێران بکرێ، بەبێ ئەوەی دەربەدەری شار و وڵات بکرێ، ڕێک ڕاستەوخۆ ڕەب العالەمین سەریەخە. نەخێر، سەرخستنی ڕەب العالەمین لە کاتێکا سەرتەخە ئەبێ ناڕەحەتی و ئازار و پەژارە ببینی، ئینجا ڕەب العالەمین سەرتەخە. وەکو ڕەب العالەمین لە قورئانی پیرۆزە لە سوورەی ئەلبەقەرەدا لە ئایەتی 214 فەرمێ: ئەم حەسیبتم ئەن تەدخولوا الجەنەتە ولما يأتكم مثل الذين خلوا من قبلكم مستهم البأساء والضراء وزلزلوا حتى يقول الرسول والذين آمنوا معه متى نصر الله متى نصر الله ألا إن نصر الله قريب. رب العالمين فرمي آية وازانا وهجماريكا وحسابيكا أشنا بهشتوا داخلي بهشبن بەبێ ئەوەی ئەوەتان پێوە بنووسێ و پێتانەوە بلکێ و بەسەرتان بێ ئەوەی کە بەسەر ئومەتان و گەلان و قەومانی پێشووی ئێوە هات. اینجا ئەم حەسیبتم هەمزەکە هەمزی ئەلیستیفهام والئینکارە، واتە ڕەب العالەمین لێرە پرسیارێکی نکۆڵکەردانێ، هەرگیزا و هەرگیز ئەسڵەن وەلا ئەبەدەن ناچن بۆ بەهەشت تا ئەوەی بەسەر ئومەتانی پێشوو هات بەسەر ئێوەش نێ. لە نەداری، هەژاری، ناڕەحەتی، گرفت، پەژارە، لێدان، کوتان، کوشتن، خەڵتانی خوێنکردن و زولزیلو واتە ڕاتەکێنەر، جوڵاندن. زانایانە فەرمن واتە پەژارەیەک و گرفتێکی ئەوەندە زۆرت بەسەر بێ بتلەرزێنێ. مرۆڤ ئەگەر بارودۆخی حاڵی باش بێ لە شوێنی خۆی دامەزراوە، بەڵام ئەگەر حاڵی باش نەبێ، بارودۆخی باش نەبێ، ئەگەر خەم و گرفتی هەبێ ئەزوڵێ جوڵاکە، ئەلەرزێ، ئەم سەرەکە ئەولاکە، هاوسەنگی ژیان و جەستە و لاشە و دڵ و دەرونی تێک ئەچێ. ئەبێ گرفتێکتان بەسەر بێ ڕەب العالەمین بتان لەرزێنێ. فەرمێ تاواتان بەسەر دێ وەکو بەسەر گەلانی پێشوو هات لە پێغەمبەران و لە ئیماندارانی کەوا لەگەڵیان نابوون. ئەیان گوت ئەبێ کەی خوا سەرمان خا، ئەبێ کەی سەرکەوتنی خوا بێ، چونکە ئەگەر سەرکەوتنی ڕەب العالەمین تەخیر بوو پێغەمبەران و ئیماندارانیش تووشی ناڕەحەتی و سەغڵەتیە بن. ئەبێ کەی خوا سەرمان خا. ئەلا ئین نەصر الله قەریب. ئاگادار بن سەرکەوتنی خوا زۆر نزیکە، بەڵام بۆ شێ؟ بۆ کەسانێک گرفت و پەژارە و خەم و خەفەت و ناڕەحەتی و دەرد و بەڵا لەسەر ئیسلامە ببینن، هەژاری و نەداری و ئابلۆخەی ئابووری لەسەر ئیسلامە ببینن، نەک وەکو من و تۆکەوە زڵەیەکی لێ نەدرابێ لەسەر ئیسلامە، قسەیەکی پێ نەگوترابێ، هیچمان بەسەر نەهاتبێ لەسەر ئیسلامە. اینجا زۆر جار کە مسلمانان ناڕەحەتێک و پەژارەیەکیان بەسەر دێ، وەکو ئەو مسلمانە مەزلومانەی فەڵەستین کە بۆ خۆمان ئەبینی چیان بەسەر دێ، چیان پێ ناکرێت، چیان بەرامبەر ئەنجام نادەن. خەڵکێک ئەڵێ وەڵا بەهۆی هەڵەی خۆیانەوە بووە. مەرجنی هەر گرفتێک بەسەر ئیمانداران و مسلماناندا بێ بەهۆی هەڵەی خۆیانەوە بێت. تۆ بڵێ من ئیماندارم و مسلمانم، ئەهلی باطل لە ئەهلی حەق قبوڵ ناکە. زاڵمان ئەهلی زوڵم لە ئەهلی عەدالەت قبوڵی ناکەن. ئەهلی کوفر بە هیچ شێوازێ لە ئەهلی ئیمان قبوڵی ناکەت تا ئەوەی بۆی بکرێ و بۆی ئەنجام بدرێ بەسەریان نەهێنێ. ڕاستە ڕەنگ بێ هەندێک جار بەهۆی هەڵەی خۆمانەوە بێ، بەڵام ئەوەی کە لە گرفت و لە پەژارە و لە خەم و لە شەهید بوون و لە کوشتار و لە خوێن ڕێژەی بەسەر ئیماندارانە بێ، مەرجنێ بەهۆی هەڵەی خۆیانەوە بێ. ئیماندار هەموو ژیانی تاقیکردنەوەیە، ڕێگایەک نییە ڕێگای ئیسلام و ئیمانکەوە ڕێگایەک بێ بە گوڵ و بە گوڵزار و بە نێرگز بۆت ڕوا بێ، بۆ چاندرا بێ، دەی پیایە بڕۆ خەڵک قوربانت بۆ بکە و دەست بۆ لە سینگادا بنێ. ئەبێ هەموو ئازارێک ببینی لەم دنیادا تا بەهۆیەوە مستحق بویشی بە بەهەشتی ڕەب العالەمین.